ئەوە جێی دڵخۆشی ئێمە و جوتیارانە بە دوو سیفاتی ئیشەکەی دەتبێتێنایە وەکو شوشە بەر ئەکەوێتی کۆ لەم بەشەدا دەسەکە هەموو یەکەوێت دەخوازن لە کۆتا قۆناغا چییە؟ چوار نۆزڵی بە قۆتمان هەیە وە پەکێجینەکەشی زۆر زۆر پێشمان کوالێتی زەیتی زەیتونەکەمان ئێکسترا ڤێرجنە بەشراوی یەکەمە باشە بەڵام کوالێتی یەکەمە ویزا ئەکاتەوە لە پاشماوەکانی بەکانی پاشماوەکەشی ئەفرۆشینەوە بە کۆمپانیەکی دۆکی بکاتەوە بە ئالیکی ئاسان بێن لەوەی تەعام جێ دڵخۆشیە 50,000 لەمان زەیتی زەیتونەکە کە ئەمجدمانێ وەنسەکن لێشمانەیە بەشی 11 بالضبط خويا دس منه خلاص دس زور ابرجي قبل الحوت كم كل حوت كم تربو مانيتشيا يعني هو